سڵاوتان لەبێ خۆشەویستان لە کۆڤید-19 ئەم شەو باس لەو پرسیارە دەکەین یان بەحاوالە دەکەین وەڵامی ئەو پرسیارە بدەینەوە کە دڵنیام لە لای ئێوەی خۆشەویست جێی باس و خواسە. ئەم شتە تازەیەی کە پێی دەوترێ سترینی نوێ بە کوردیەکەی نەوەی نوێ یان هەندێکێڵە شریتی نوێ یان هەندێکێڵە زنجیرەی نوێ، هەموو ئەمانە هەر کۆڕۆناکەیە کە لە کۆتاییەکانی ساڵی 2019 دۆزرایەوە بەڵام گۆڕانکاری بەسەر خۆیدا کردو وای لێ هاتووە ئەم ناوانەی بووە دابدرێ یان نەوەی نوێ یان شریتی نوێ یان زنجیرەی نوێ. حاولە دەکەین لەسەر ئەوەی کە ئێستا لەبەرەوەی بە فەرمی حکوومەت یاریێمی کوردستان لە ڕێگەی وەزارەتی تەندروستی و بە تایبەتی بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر بڵاوی کردەوە کە ژمارەیەک توشبوو بەم سترینە نوێ هەیە، بەم بڵین شریتە نوێیەی ئەم نەوە نوێیەی کۆڕۆنا هەیە. کۆڕۆنا خۆی کە سەری هەڵدا لە ساڵی 2019 پێمان دەگۆ کۆڕۆنای نوێ. ئەمە تۆزێک وەکو چۆن بڵێ ئەپدەیت بۆ تۆ گۆڕانکاریەکی لە خۆیان کردووە لە بۆ مادە بۆ ماوەیەکەی کە ئێستا لەسەر ئەم گرافیکە باسیەکەین. بەڵام با پێتان بڵێم لەم کاتژمێرە ئێمە چیتان و باسەکەین. ئێمە ڕای دکتۆر شێروان ڕەحمانە شەل وەرەگرین کە خۆی پزیشکی سپۆڕی بواری کەرەندامزانیە و لە هەمان کاتدا پزیشکی بواری نەخۆشی هەناویەکانە لە ستۆدیۆ لەگەڵمانە بێت وەڵامی ئەو پرسیاراندا تۆ بزانین ئەم زیادبوونە ئەم تەشەنەکردنە تازایی کە کۆڕۆنا ئێمە چەندمانیەکەوە زەحمان باشەوە خەریکە هێواش هێواش زیاد دەکاتەوە بزانین ئەو چی لەسەر دەڵێ و کۆمەڵێک پرسیاری ئەوەی خۆشەویستی ئاڕاستە دەکەین. بە هەمان شێوە دکتۆر زانا لە سلێمانی وەرەگرین ئەویش لە بواری ڤایرۆس ناسیە لەسەر ئەو بابەتانی کە ئێمە ئەمڕۆی ڕوژێنین قسەمان بۆ ئەکاو بزانین هۆکارەکان چی ئەم ڤایرۆسەوە ئەکە و لە هەمان کاتیشە دکتۆر جەگەر ڕێگانی لە کۆلۆڕادەوە وەرەگرین ئەویش باسی ئەو گۆڕانکاریەی بەسەر ئەم ڤایرۆسە داهاتووە و تەئسیری لە وڵاتانی دەرەوە و پەیامێکی هەیە لەسەر ئەم بابەتە. بەڵام با سەرەتا لەسەر ئەم نەوە نوێی کۆڕۆنایان ئەم شتێک کە تازە گەیشتە کوردستان گەیشتە عێراق ئەمانە ئەم گۆڕانکاریە پێشتر ئێمە جۆمان لێبوو لە مانجی یان لە پاییزی 2020 بەریتانیا وتی کاکە گۆڕانکاری بەسەر ڤایرۆسەکە هاتووە لە ڕووی بۆ ماوەییەوە لە ڕووی شریتە ئێماڕێنەیەکانی ناو خۆیەوە گۆڕانکاری بەسەردا هاتووە ئێمە ناومان لێناوە B117 باشووری ئەفریقا ژوتی کاک وەڵاهی لای ئێمەش ڤایرۆسەکە گۆڕاوە ئەمە جارێ بەس ئەڵێن گۆڕاوە چکە ئەوانە هەفتانە ئەو ڤایرۆسەی خۆیان سکوێنسەکەن ینی دایانێن بزانن چ گۆڕانکاریەک لە مادە بۆ ماوەیەکەی هاتووە. باشووری ئەفریقاوتی وڵی کاکە لای ئێمەش گۆڕاوە بەڵام وەکەوەی بەریتانیا نییە بۆیە ئێمە دێین ناوێکی تری لێنین پێڵین هەر کۆڕۆنایە بەڵام هەبزانە کۆدیان بۆ دانەوە B135 ئەوە باشووری ئەفریقا. بەڕازیلی ژووتی کاکە لای ئێمەش گۆڕاوە وەکو هی ئێوەش نیەمە ناوی لێنین P.1 کەواتە گۆڕانکاری لەسەر بۆ ماوەی ڤایرۆسەکە داهاتووە و خەڵکانێکی شەن و لەوانە ئێمە ئەو پرسیارەش بکەین لە بەتایبەتی لە دکتۆر زانە بزانین لە شوێنێک بۆ شوێنێک دیارە ڤایرۆسەکە لەگەڵ شێوازی تەعاملی لەگەڵ ئەمە خاڵەکەیە کە ئێمە ئەم شەو ئێروژێنین ئەگەر ئێمە تەعاملی ڕێک و پێک لەگەڵ ئەم بڵاوبوونەوەی ئیحتیمالە ئەم جارە ئەو لە لای ئێمە گۆڕانکاریەکی بەسەرا بێ خوانە خواستە تەئسیرێکی کابێ هەمویان لە پاش ئەو گۆڕانکاری کە ڕوویدا چی بوو یعنی چی فەرقێکی هەبوو لەگەڵ ئەو ڤایرۆسەی کە ئێمە ناسیمان کە لە 2019 دۆزرایەوە و لە پارەوە ئەو ساڵێک زیاترە مرۆڤایەتی بە هیلاک بردووە هەموو شتێکی سەرەوە بن کردووە. ئەمە هەمویان لەسەر ئەوە ڕێککەوتون کە ئەم گۆڕانکاریە ئەبێتە هۆی بڵاوبوونەوەی خێراتر و ئاسانتر. یعنی چی ئاسانتر؟ یعنی پێشترێ ئەگەر مەسەڵەن ئێمامانوت کاکە مەتر و نیوێک لێی دوور بە احتیمالێکی زۆر کەم هەیە تۆ توشبی ئەم جارە وای لەکان نەخێر تۆ ئەگەر مەودایەکی زیاترە نەبێ احتیمالی توشبوونە یان ئەگەر لە مەترونی و کەمترکەیتەوە احتیمالی توشبوونە ئەمە یەک دوو خێرا بڵاوبێتەوە. خێرا بڵاوبوونەوە خۆی ئەگەر هاتوو هیچ نەکا بەس ئەم خێرایی هەبێ بڵاو بێتەوە دەستگا تەندروستیەکان فریان ناکەون ناتوانن ئەو هەموو عەدەدە یعنی ئەوەی کە لە بەریتانیا بینیمان ئەوەی لە ئینگلترا بینیمان وێرانبوونی وڵاتەکەی بەدەستەوەی کاکە ژمارەیەکی ئەوەنە زۆر خەڵک توش بوو وەکو بینیمان لە ئەمبولانسەکان مەجالیان نەبوو نەخۆشەکانیان لە ناو خەستخانەکان دانێ مەجبورن لە ئەمبولانسەکان چارەسەریان وەرەگرت. مەسەلە گۆڕانکاریەکە چییە؟ بازدانە یان گۆڕانکاریە لەکوێی ئەم ڤایرۆسەیە لە ناو مادە بۆ ماوەیەکەی ئەمانە کۆڕۆنا ڤایرۆسی پێیانەوترێت تایپی RNA
ینی ئەمە لەوانەیە بۆ کەسێکی ئاسایی تۆزە قورس بێ ئێمە نەوعەکانمان چییە؟ RNA و DNA-مان هەیە دوای ئەو پرسیارەش لە دکتۆر زاناکەم زین ئەم شتە بۆ ڕۆیانی ڤایرس چییەوە لە خۆی و لەوانەش ینی لە مۆزوعەیە بێ کە لە مادە بۆ ماوەکەیە بێ و لە دڕکەکانی دەرەوەی ڤایرسەکەش زین ئەو سەبەبەت چییە کە ئەمانە ئەم هەوڵین ئەو وەڵامی ئەو پرسیارش بینەوە بە گشتی بە هەمان شێوە ڕێککەوتون ئەگەر هاتوو کۆڕۆنای ڤایرسەکە کە گۆڕانکاری بەسەر هات بێت لە هەر ڤایرسێکە بە درێژایی مرۆڤایەتی توش بوون ئەگەری هەیە زیاد بێ بە تایبەتی لەم حاڵەتی ئێستا چارەسەریەکەی ینی مەسەلەن کە ئەگەر بڵین پێشگیریکردن لێ نەک چارەسەری بۆ ئەوی کە ئەم ڤایرسە بڵاونەوەێتەوە کە بریتە لە ڤاکسی بەڵام خۆشببختانە تا ئێستا دەڵێن ینی ئیشەکات لەسەر ڕای ئەوەی کە گۆڕایشە و ئەوەی کە ئێستا ئەمڕۆ هەر لەم بەرنمەیە باسیەکەین ئەو قسانەیە کە باز دەکرێت دەڵێن ئەم جاریان ئەم گۆڕانکاریە بە شێوەیەکە کە مناڵەکانیشمان تووشە بن کە ئەمە ینی شتێکی هەواڵێکی زۆر خۆش نییە ئێمە پێشتر چوین بە تەمەنەکانمان ئاگا لێبوو دواییش دەرچوو بە تەمەنەکانیش ئەیانگرت و لەخوا بەزێ بە چاکیشە بوونەوە بەڵام کێشە لێرە چ بوو منداڵ پێوەی دیار نەبوو نیشانەکانی نەبوو ڕاستە هەر هۆکارێک بوو بۆ گواستنەوە و ئەیا بەنەنکی باپیری و باوکی و دایکی و خوشک و برای و پۆلەکەی و ئەمانە بەڵام ئێستا دەڵێن بەداخەوە لە مەکو لە ئیمارات لە ئینگلترا لە هیندستان ئەوانە دەڵێن ئێمە هەفتانە ژمارەیەکی بەرچاو منداڵان توش دەبێ بەبێ ئەوەی زانیاری زیاتر بدەن لەسەری ئێمە هەوڵین لە ناوخۆی عێراقیش ئەم پرسیارە بکەین بزانین چییە مۆزوعەکە چکە و کۆزان لە ناوەڕاست و باشوور دەمێکە ئەم پەتایە زیاد بۆ توانین دەمێکە چییە بە بەراورد لەگەڵ ئێستا تا ئێستاش ئەوەی لەوێ ڕوودەدا زۆر زیاترا لە ئێرە ئایا پرسیارەکەش لەگەڵیانە بەو شێوەیە پرسیارێکی تر دەکەین ئایا ئێمە جۆری نوێی کۆڕۆنای یان گۆڕانکاری تری دەبینین لە کۆڕۆنا یان نا من ئێستا دەگەڕێم و شوێنی خۆم لەگەڵ دکتۆر شێروان دەست پێ دەکەم یەکەم کۆمنت دکتۆر شێروان پێمان بڵێ لەگەڵ ئەم گۆڕانکاریەیە لەگەڵ ئەم ترسەی کە ئێستا هەتا لایەنە پەیوەندیدارەکان کە بە شێوەیەکی فەرمی وەزیری تەندروستی وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان عێراقی فیدراڵ وڵاتانی دەوروبەر هەمویان هۆشداری دەدەن بەڵێ یعنی ئەم هۆشداریە لە چیەوە سەرچاوی گرتووە بەڵێ پێشەشی زۆر سوپاس بۆ دووبارە میوانداری ئەو قسانە ئێستا خاوەن بەرنامە ماڵ زۆر سپاس دووبارە ئەو زانیاریانی ئەوڕۆ پێشکەش دەکەن چ ئەمر بم چه هاوڕێکان بم دەبی هاوڕێکان بی دەبی بڵێن ئەوە پاڵپشتە بە نوێترین و دواترین زانیاری لەوانەیە ئەو زانیاریان باز دەکەن دەربارەی نەوەی نوێی لە کۆڕۆنە ئەو ستریتە نوێیەکە لەوانەیە گۆڕانکاری بەسەدابێ لەو هەفتانە یان لەو ماگانی داهات ئەو پێشەمش دەچی بەمە زۆرێک لە ئیتفاقەکەبی لەسەکەمان ئەوەی کامە ماوەک تێبینیمان کرد نەخۆش دێتە لامان هەندێک نیشانەکانی جیاوازە لەوانەیە سوکتریش بیتن لەوانەیە سوکتر بیتن بەس بە ڕاستی خێراتر بڵاو بوویتەوە دوو مانگە باسی وی دەکەم زۆر کەم ببەوە بەڵام چەند نەخۆشێک هاتە لام هەستەکەم کردکەوە وەکو هەستکردن وەکو تێبینیە چی پزیشتی کە ئەوە هەندێک گۆڕانکاری پێدەچی ڕووداوی بەڵام ئەو هەستپێکردنە ئەو تێبینیە دەبیتن بە پاڵپشت بە سەلماندنێکی توێژینەوەی زانستی بیتن سوکتر بوو ینی نەخۆشمانە دەدیت ئەو ژانە زۆری هەبیتن ئەو تای زۆری هەبیتن ئەو با بڵێن ئۆکسسیزیریان دابەزیتن یان خوێنمەینەکی هەبیتن خۆشی لێرە بە بینەران شتەی بزانن تاوان ئەو هوشداریە زۆر گرنگە کە لەلایەن وەزارەتی تەندروستیان هەم وڵاتەکانیش ینی پێشکەش کرایە بە هاوڵاتیان ئەگەر ڤایرۆسێک زۆر کوشتن دەبی خۆی کۆتایی بە خۆی دێنیتن چۆن کە ڤایرۆس زۆر کوشتن دەبوو ئەو کەسانی کە دەیگرن زۆر بە توندی بیگرن ئەو کەسە لە شوێنی خۆی دەمنێتەوە جوولە ناکاتن بۆیە ئەگەری گواستنەوەی ڤایرۆسەکە بۆ خەڵکی تریش کەم لە تۆ دەبینین لە مێژوشدا ئەو ڤایرۆسانی کەەوە زۆر کوشتن دەبوون زوو کۆتاییان پێهات ینی کۆنتترۆلەکەشی بەو شێوەی کە تون دەبینی ئینسانەکە زۆر بە توندی تووشی ئەو ڤایرۆسێ بووە لێ دوور دەکەویەوە و خۆپاراستەی تونتر دەکرێت کۆتایی پێدێتن بۆیە کە دەبینین ئێستاکە خێراتر بڵاو دەبتەوە ژمارەکە لە زیادبووندایە ئەوە لە لایە چیمانەوەی ئەو ڤایرۆسە زۆر کوشندە نییە
یعنی ڤایرۆس احتیمالە کوشندە نەبێت زۆر زۆر زیاتر ینی ڕێژەکەی کەمتر بیتن بۆیە ژمارەی زۆرتر توش دەبن چونکو ئەو کەسانی کە توش دەبن لەبەر سوچی نیشانەکانیان لەبەر بێ نیشانەیی زیاتر دەجولێنەوە دەچن سەردانی خەڵک دەکەن دەچن ئیش خۆیان دەکەن ئەوە لەوانەیە هۆکارێک بۆ زیاتر بڵاوبوونەوەیەکەی ئەوە شتێک دوش ئەمن هەر وەکو بەرێن نوکتەك باسم کردگوتم وەکو ئەوەیە سیارە مۆدیل گۆڕی بیتن دەبینی ماوە 5 ساڵ جارێک بابرێن دەنووسێتن ئۆڵ نیو یعنی هەر بە تەواوی خۆی گۆڕی لەوانەیە نەیناسیەوە لەوانەیە نێناسیەوە بەڵام ئەوەی ئێستا ڕووداتن کەمە گۆڕانکاری حتا من لایم بۆ پێکەین گوت بۆکو ئەوەیە سیارەی کۆرۆنەی مۆدیل 2009 بێ ئێستا کۆرۆنەک کردیا مۆدیل 2020 کەمە گۆڕانکاری بەسەداتیە بە کورتی هەتا بینەر تێم لێمان تێ بگەم گۆڕانکاریەکان هێشتا نەگەشتە ئەو حەدەی باس لەوەی بکەن گۆڕانکاری گەورە ڕوویدایە گۆڕانکاری بەوانە بە بچووکدا دەدرێتن هەمان ڤایرۆسە لە هەندێک شوێنی جینات خۆی گۆڕیە گۆڕانکاری بەسەرداتیە بە هۆکاری ژینگەی دەرەوە و ژینگەی ناوەوە ئەو هۆکارانە وەی کردیە RNA-یەکێ بگۆڕێتن وەی کردە نیشانەکانی کەمەک بگۆڕێ بۆ نمونە ئێستا باس لەوەی دەکەن زیاتر نیشانەی ڕشانەوە و زگچون و ژانە جێگەرە بۆ نمونە باس ئەوەی دەکەن زیاتر ئەگەری هەیە تووشی منداڵان بی بەڵام دووبارەی دەکەمەوە لەوانەیە هەفتەیەکتر دو هەفتێتر توێژینەوە چکە برێتن نەخێر ئەو هاانیە شێوە چکەیە بەڵام ئەو قسانی ئەمن دێکەم و هاوڕێکانم لەوانی ئەوڕۆ لە بەرنامە و لە بەرنامێتر باسکەن ئەوە پاڵپش بە ئەو داتانەیە کە دواترین ینی نوێترین داتی ئەمە وەرماگربیتن ئێمەش هەر بەو هەستکردن بۆ بەرپرسیارەتی و ڕۆژانە کە مەسەلەن باسێکی زۆر لەسەر شتی تازە لەسەر ئەم ڤایرەسە دەکرێت هەتا ئێمە زانیاریەکی تەواومان پێ نەبێ و نەزانین چۆنە خۆمان لە قەرەی بابەتەکە نین بەڵام وەکو بڵین لە بیدایەتی شۆ چۆن ئێمە وتومانە کاکە بیدایەت دەنگ ئەم ڤایرەسە با بڵین دروستکراوە کاکە دروستکراوە بێ دروستکراوە نەبێت ڕێگای خۆپارێزیەکە هەریەکە گۆڕاو بێ نەگۆڕا بێت زۆربەی زۆری خۆپارێزیەکە هەروەکویەکە بۆیە ئێمە زۆر بە نەچینە ینی بۆ کەسی بۆ خەڵکی بۆ ئێمەی هاوڵاتی بۆ ئێمە گرنجەکە لە چی ئەو هۆشداریە کە ئێستا ئێمە لەم بەرنامەیە باسی تەفاسیلەکەیەکەین ئەوەی تر کە لەسەرمانەمێنێتەوە هەر هەمانەوەی با بچمە لای دکتۆر زانە لە سلێمانیەوە دکتۆر گیان ئەگەر وەڵامی ئەوم بیتەوە ئایا تەواو ئێمە گەیشتونێتە ئەو وەختەی کە بڵین سترینە تازەکە جێی بە ئەوەی کۆنەکە لە قبکات لە جیهانە و تەواوی تر هەمووی بەم شێوازە بێ یان هەتا ئەم تۆزێک دەست پێەکە زیاتر بڵاو بێتەوە احتیمالی گۆڕانکاریی تریشی هەیە بەڵێ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە سپاسڕێزم بۆ کاکتۆر شێروان بۆ کاکتۆر جەگەر بۆ جەنابتان بەڵێ ئەتوانین بڵین بە حکمی سروشتی ڤایرۆسەکانی خێزانی کۆرۆنا و بەتایبەت سارسی دوو بەڵێ ئەکرێ گۆڕانکاریەکە ئەوەنە زۆر بێ کە ڕێژەی زیادبوونی ئەم جۆرە گۆڕاوە زیاتر بێت لە جۆری پێشوو بەڵام هێشتا بەڕاستی ئەو ڕاستیە زۆر دیار نییە چونکە ئەبێت لە هەموو وڵاتانەوە توێژینەوەکان لە بواری سیکوێنسکردنی بۆ ماوەمادەی ڤایرۆسەکەیە ئەوە دەرخەن کە بەڵێ زۆرینە ئێستا لەو بابەتەیە چونکە وەکو بەڕێزان لەوەی ئاگادار بن کە لە وێبسایتی GISAID کە وێبسایتێکە زیاتر بۆ دانانی سیکوێنسەکانی ڤایرۆسی ئینفلۆنزا دانرابوو بەڵام لە دوای 2019ەوە بەشێکی بەڕگەیەکی ئەم وێبسایتە تەرخان کرا بە کۆرۆنای نوێ و ئێستا تەواوی ئەو سیکوێنسانە لەوێش هەن جگەلەوەی کە لە بانکی جیناتی نێودەوڵەتیشە هەن کە سەیرەکەین لەوێ دوای دروستکردنی ئەوەی کە پێوترێ فایلۆجێنێتیک تری واتە درەختی بۆ ماوەیی ئەم ڤایرۆسە سەیرەکەین زیاتر لە 8 گروپ تاکو ئەم ماوەی پێشوو لە خۆی گرت بوو کە ئەتوانین بڵین جۆرە گۆڕاوەکانیش کەوتنەوە ناو ئەو گروپانە چونکە خۆتەزانی لە پۆلێنکردنی ڤایرەسە ئێمە ناوهێنانەکان بەڕاستی وابەستەیە بە کۆمەڵێک گۆڕانکاری و بە کۆمەڵێک سیفاتی تایبەت لەم بابەتەوە لەبەرەوە ئەتوانم بڵێم داتای زیاترمان پێویستە هەروەکو کاکتۆر شیروان ئاماژەی پێکرد کە ئەم داتایانەی ئێستا ئێمە ئەمڕۆ باسی لێوەکەین بەڕاستی
ئەتوانین بڵین پاڵپشتە بە داتای چەند هەفتەیەک لەمەوبەر کە لە وێبسایتە جیهانیەکان و لە ئەو تیمانەی کە تایبەتن بە نووسینی ئەو راپۆرتە کاتیانە کە تایبەت بە ڤایرۆسی کۆرۆنا ئەنجامەدرێ. ئەوەنەی ئێستا من بتوانم قسەی لێوە بکەم ئەوەیە کە بە نمونە لە ناوەڕاستی مانگی نۆوە کە لە وڵاتی بەریتانیا داتاکان زیاتر پیشان ئەدران بەتایبەت لە چەند تاقیگەیەکی زۆر تایبەت کە تەواوی زانیاریەکانی کۆکردەوە دەرکەوت کە ڕێژەی بوونی ڤایرەسی گۆڕاو بوونی سترەینی نوێ لە کۆتایی مانگی دەوە لە بە دیاریکراوی لە 27 دەوە کەوتە سەر جۆرەکەی تر، یعنی ئەمە باسی داتای یەک شوێنە، هەروەکوتم ئێمە پێویستمان بە داتای بە نزیکەی هەموو جیهان هەیە بۆ ئەوی بتوانین بەڕاستی بگەینە بڕیاری کۆتایی، بەڵام ئەتوانین شوێنێکیش بە نمونە وەرگرین کە بڵێ جۆری گۆڕاو کەوتە سەر و جۆری ئاساییەوە. باشە دکتۆر جان سەبەب چی ئەم گۆڕانکاریە ڕۆیە؟ ینی هۆکارەکەی بەردەوامیە لە بڵاوبوونەوە و لە تەشەنەکردنی یان هەر خۆی تەبیعەتی ڤایرۆس وایە و ینی حەزی لێ نییە بەنەوەیەک بێت دایمەن ئەوێ ڕێگای تر بدۆزێتەوە بۆ ئەوی زیاتر خەڵک توش بکە؟ بەڵێ بێگومان هەردووکیانە ئەوەی کە تاوەکو بواری هەبێت کە ڤایرۆسەکە لە ناو خەڵکە بگوازرێتەوە و خانەخوێی نوێ ببینێ بێگومان بواری گۆڕانکاریەکە زیاترە بێت. بۆیە بەڕاستی وڵاتانی کە ژماری دانیشتوانیان بەرزە یاخود ئەو شارانەی کە ژماری دانیشتوانیان بەرزە مەترسی دروست بوون و سەر هەڵدانی جۆری گۆڕاو زیاتر، هەر بە نمونە کە لە باشووری بەریتانیا و بە تایبەت بە دیاریکراوی لە ناو شاری لەندەن ئەوەمان بینیوە، چونکە ڤایرۆسەکە توانیوێتی زۆرترین هاوڵاتی وەکو بڵێ بکاتە خانەخوێی خۆی بەو هۆیەشەوە ئەتوانێت زۆرترین گۆڕانکاری لە خۆیان ڕۆبا. تەمعەن بابەتی گۆڕانکاری لە خودی ڤایرۆسی کۆرۆنایە کە من بە نزیکەی 12 ساڵ لە سەرقاڵی ئەو توێژینەوانم کە لە جینەکانی ڤایرۆسی کۆرۆنا ڕوئەدەن و جۆرە کلاسیکەکانی جۆرەکانی تری کە بۆ منە بە دیاریکراوی ساڵی 2019 توێژینەوەمان لە بواری ڤایرۆسی مێرسا کردووە لە وڵاتی سعودیە و ڤایرۆسەکانی تریش خۆتان ئەوەنەی بینی بێتان بە شێوازی بوونی ئەو چوکڵە و ئەو دڕک و ئەو شێوازە هێلکەیە یاخود بازنەیە کە لە ڤایرۆسەکەیە هەیە کە بۆ نمونە بەرگی دەرەوەی ڤایرۆسەکە کە بە بەرهەمی سێ جین کە جینەکانی ئینڤیلۆپ مێمبرین لەگەڵ سپایک کە دڕکە پرۆتینە و دڕکەکە چوکڵەکانن پێک هاتووە، جینەکانی ئەم پرۆتینانە زیاتر توانای گۆڕانکاریان هەیە بەواتایەکی تر مسنجەر ئاڕێنەکانیان کە نامەوێت زۆر بەڕاستی بڕۆمە ناو قوڵایی زانستی ئەم بابەتەوە چونکە بۆ هاوڵاتیان قورسە بێ بۆ نمونە لە بەشێکی RNA جۆری دڕکە پرۆتینە کە چوکڵەکانی سەرەوەی ڤایرۆسەکە پێک دێنێ بەتایبەت لە بەشی سەرەتایە لە بەشی یەکەمیە سێ شوێنی گشتی هەیە کە لەم سێ شوێنەیە پێیانەوترێ هایپەر ڤاریەبڵ ریجن، واتە ئەم شوێنانە زۆرترین گۆڕانکاری لە خودی ئەو زنجیرە بۆماوەیە ڕوئەدا. تەمان گۆڕانکاری لە زنجیرە بۆماوەیەکە پەیوەستە بە ئینزایمی دروستکردنەوە یاخود ئینزایمی کۆپیکردنەوە ئەگەر بێت و بۆی بۆ هاوڵاتیان ڕوونی کەینەوە کۆپیکردنەوەی ڤایرەس لە ناو خانەی خانەخوێیە لە ناو مرۆڤە لە ناو جانەوەرانە پێویستی بە کۆپیکردنەوەیکی زۆر خێرا هەیە کە من شوبهاندومە بە ئامێری ستێنسڵ کە لە پێنجشووە هەبوو ئەیتوانی بە خێراییەکی زۆر ژمارێکی یەجگار گەورە لە پەڕا و کۆپیکە، بەڵام کاتێک ئەگەر ئەو بابەتەی کە بۆ نمونە ئەم ئامێرە تێک بچێ یاخود هێڵێک بۆ نمونە دابشکردنی مەرەکەبەکە بە شێوەیەکی گونجاو نەبێ هەروکو ئامێری کۆپیکردن یا ئامێری پرنت بۆ نمونە چاپکردن لە شوێنێکەوە هێڵێک دروست بێ بێگومان لە ناوەڕاستی پەڕەکانە گۆڕانکاری ڕوەدا لەبەر ئەمەش لەبەر چییە؟ لەبەر خراپی جۆری ئەم ئامێرەیە کەواتە
ئینزایمی RNA پۆلیمەرەیز کە ئینزایمێکە لەو ڤایرۆسانەیە بەرپرسە لە کۆپیکردنەوەی بۆ ماوەمادەی ڤایرۆسەکە. ئەم ئینزایمە ئەتوانین بڵین ئینزایمێکی تا ڕادەیەکی زۆر تەمەڵە، توانای بە خۆیان چوونەوەی نییە، وەکو ئینزایمی بۆ نمونە DNA پۆلیمەرەیز نییە کە ئینزایمی پەڵمەرەکردنی DNA بۆ نمونە لە مرۆڤ هەیە، لە گیانەوەرە باڵەکانە هەیە. ئەمە توانای پێداچوونەوەی زانیاریەکانی خۆی هەیە. بە نمونە ئەگەر بزانێ لە دوای کۆپیکردنەوە هەڵەیەکی کردووە، بەڕاستی ئەم هەڵەیە ڕاستەکاتەوە، بەڵام بەداخەوە ئەم بابەتە ئەمەیان باشە دکتۆر زانەوە نیە، ینی ئەمە حاڵێکی ینی خاڵێکی لە قازانجی مرۆڤایەتیە کە زۆر ناتوانێت مراجعی بکاتەوە و لەوانەیە بێتە هۆی ئەوەی کە ڤایرۆسەکە بەلاڕێیا بە و دواییش پرسیارێکی لێ یەکەم لەسەر ئەوەی کە ئایا ئەم گۆڕانکاریە بە شێوەیەکی عکسی نابێت لەسەری. بەڵام دکتۆر شێروان ئەمە لێت پرسم لەسەر ئەوەی کە پاژەوەی کە ئەلان کرا ئەم شریتە نوێ ئەم سترینە نوێ پیا بۆ لە کوردستان کۆمەڵێک ڕێنمایی دەرچوون ئەمڕۆ. بعضێک کەس ینی قسەمان لەگەڵیان کردیان مەسەرەن لە ڕێگایان بە تەلەفۆن دکتۆر ئەوە تەسەوڕمانە کرد تونتر بێ چێگەی و باش بووە الحەمدولیلا باسی خەتەغیتیانەبی چێگەی و هەرە بۆیە مەکتەبەکان داخرێت. تۆ چۆن تەبینی ئەم ڕێنمایانی ئەمڕۆ لەو لێڤڵی ئێستا پێت وایە ئەمە نەبەسە ئەم توندکردنەوەیە؟ ڕێنمایەکان ئەو زارە من بە شێوەی زۆر باش دادەنێم و دائم بەنەمە گوتیتمان دەبێ ئەمە هەموو شتەکان ینی ڕەچاوکەین، لایەنی تەندروستی ڕەچاوکەین، لایەنی ژیانی هاوڵاتی ڕەچاوکەین و لایەنی ئەوەش ڕەچاوکەن ئایا کێرڤیما چۆن بەسەرەکەوێتن. ئەو ئەمە تێبینیمان کردیە بەو ماوەی بەو شێوەیە نییە زیادبوونەکە هەتا ئەوڕۆ باز دەکەین. ئەم بۆ منە 50 کێسە دەگاتە 100 دەگاتە 125 دێتەوە 140 ینی ئەوە لۆ 6 میلیۆن کەسی ڕێژەی قبول کراوە. ینی ئمە باشە بۆیە ڕێنمایەکان زۆر زۆر تاوە. ئەگەر دیتمان ژمارەکە لە زیادبووندایە ئەمە هەنگاویت کە دەبی ئەوەش وەزیری تەندروستی وەزیری ناوخۆوانم باسییان کرد. بەس خەڵکی کەش دەڵێ ینی مەسەلەن با زووتر فریا بکەوین. بەڵێ یعنی لەوانەیە ئەو پرسیارەش هەبێ بە تایبەتی یان من حەزم لێ ینی لەسەر ئەوەش قسەیەکم بۆ بکەی. ینی ئێستا مەسەلەن مەسج لە ڕاگەیاندنەکانەوە چییە؟ ئێمە ئێستا لێرە دانیشتوین ئێمەمانوێ بڵین کاکە ئەگەری ئەوە هەیە زیاتر بڵاو بێتەوە. ئەوە تا دکتۆر زانامان هێناوە لە ستودیۆ لە سلێمانیدانا بۆتان ڕوونەکاتەوە کە گۆڕانکاری بە چ شێوەیەک ڕوئەیە و احتیمالی هەیە ئەگرێس تونگتری بکە، احتیمالی هەیە بالعکس لە نایبرێ. بەڵام ئێستا ئێمە پرسیارەکە ئێمە لە مەسەلەن پەیامی بابینە سەر ئەوەش چکە من خۆم خەفەتم لێ خواردووە لەو بابەتەوە حەزیشم لێ ئەوەش وازەح بێ. ئێمە ئێستا لە پێم وایە لە دووڕیانێکین ئەگەری ئەوەی هەیە زۆر 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 بێتەوە چونکە کەس نەزانیاری لەسەر ئەم سترینە تازە هەیە وەکو پێویست وانە نەکەسی دەتوانێت 100% بڵێت چۆنە بێ وەکو ئەوەی ئێمە لە مانگی 8 و 9 و 10 و 11 بینیمان کارەساتێکی زۆر ناخۆش خەڵکێکی زۆرمان لە دەستدا و نەخۆشێکی زۆر دوشکەوت. بەڵام ئێستا پەیام وازەح نییە بە تایبەتی لە هەندێک ڕاگەاندنەوە کاکە بەفر باریوە کامێرا خاتە سەر بەفر ئەو هەموو دنیا چۆتە ئەوێ. شوێنی گەشتیاری ئەوانە هەمووی ئێمەشە زانین حەزمان لە گەشتە، حەزمان لە ناو بەفرە، حەزمان لە پیاسەیە یاوە خود ئێمە ڕۆژانە دەبینین کارەساتی جەرگبڕ و خوێناوی لەسەر جادەکانی ئەم شار و هەرێمە ڕوئەیە و نەتیجەش لە تیژڕەوی و لە ئێحتیمام نەدان. یعنی تۆ پێدوانی ینی مەسەلەن ئەبێ ئێمە ئۆکێ ئێستا ئیجرعاتەکان بەم شێوەیە و تۆ پێت باشە و وەزعەکە بەو دەرەجەیە خراپ نییە. بەس چیتر لەسەر مستەوای تاک ینی لەسەر مستەوای شخص ینی من و تۆ لە خێزانی بە ماڵی خۆمان چی بڵین ینی مەسەن بڕۆمە ماڵەوە بە خێزان بە مناڵەکانم بڵێم چی ینی وەنیە تۆ ناتەوێت هەدەفەکە لەوە نیە کێرڤەکە بەرز نەبێتەوە. کاک تۆ زۆر بەداخەوە ئەتوگوت ئەم خەم لەو شتێ دەخۆم ئەمن زۆر یعنی بە ئیشش قرس دەزانم ئێستاکە قەناعەت بە بەرامبەرەکەم بینم لەناو ژووری کلینیک خۆم ماسکەکەی بەستی ینی هەموو ئەو ڕۆژ ینی وەکو برێن زۆرێک لە پاڕانەوەی تکایە ببەستە داینایە بەس لەسەر سەناگەی دانایە لەسەر لوت و دەمی دانەنایە کاکە نادکتۆر ئەم گرتیتمە ئەو نەخۆشە ناترسێم نادکتۆر شتە هیز نییە تەواو ئەمە پێمان پەڕە نەما کا دکتۆر چ نییە یەک کەس بەداخەوە جیان لەدەستدایە بە کۆڕۆنا بەڵام 4-5 کەسمان بە حالیسە سیارەی برێن ڕۆشتیا بۆی ئێستا ئیشکەن لەسەر تاکەکەی
بەداخەوەش ئەمە میلەتە چین لەوانەیە بەخۆشمەوەش ئەگە عقوبەك نەبیتن یعنی سزایەک نەبیتن لەوانەیە جێبەجێ نەکەم بۆ نمونە خێراییم زۆرە هەتا دەگەمە کامیرەی برێن ئەوی کۆنتترۆلی هاتشدانرا کە دەگەمی هێواش دەکەمەوە بزەبت پاشپی خێرایەکی زۆر دەکەمەوە باشەوە لە هاتوو باجار کامێرەکە دەبێتەوەی حادیث ئەمە چەند کامیرێ دانین بۆ ئەوەی چەند کەسی دانین چاودێری هەموو هاوڵاتیان بکەکەوە کە مامە یەک بەستیە دوو نەک بەستیتی بە شێوازێکی تەندروست بەستیتی ئایا ئەو کەمامە بەس دەبە ئەوەی بە بەرامبەرەکەی بری وەکو ئەوەی دیسان ینی قایشەکەی دەبەستیت بەس دەبم پۆلیساتچۆ بۆیە چەندی کار بکەین لەسەر ئەوەی تاکەکان تێبگەن چۆن خۆپاراستن بکەن هەرکەمە زۆر ئاسانیش پێیان برێن ئەوە کۆتایی نایە ئەو ڤایرۆسە تازە ئەمە دەبی بکەنە بەشێک لە ژیانمان پاک و خاوێنی و خۆپارێزی دوو ڕێگای زۆر باشن لە بۆ خۆپاراستن لەو دەردە و لە دەردەکانی دیشکە لەوانەیە بێت تایبەتی لەسەر ئەو شێوازی کە ئێستا ڤاکسینی لە دنیا پێتەوزی ئەکرێ پێ ناچێەوە بە ئاسانی کۆتایی پێبێت کە ئەوش لەگەڵ دوای لەگەڵ دکتۆر جەگەریش باسەکەین بەڵام ئێستام پێم خۆشە دکتۆر شێروان دکتۆر زانا بچین گوێ لە پەیامنێرمان لەو پاکێجەی پەیامنێرمان شڤان جەباری لە بەغا بکەین بزانین ئەوان کە لەوێ ڤایرەسی کۆرۆنای گۆڕاو لە عێراق کە ئەڵێن تەشەنەی کردووە وەزیری تەندروستیەکەی عێراقی فیدرال دکتۆر حەسەن تەمیمی هۆشداری لە دەست دەرچوونی بارودۆخی تەندروستی دەدات هەروەها وتەبێژی وەزارەتی تەندروستیش بە کورسان 22 ڕاگەیاندووە کە کۆڕۆنای گۆڕاو لە تاقیگە ناوخۆیەکانی عێراق ڕۆژانە تۆمارەکرێ و زیاتریش منداڵان توش دەبن هەروەها سەیف بەدر ئاماژەی بەوەش کرد کۆتایی ئەم مانگە یەکەم کاروانی ڤاکسینی کۆڕۆنا دەگاتە عێراق و 120 پیشکی هەرێمی کوردستانە ڤایرۆسی کۆرۆنای گۆڕاو خەریکە مەترسیەکانی بەسەر هاوڵاتیانی عێراقدا دەردەکەوێت بە جۆرێک لیژنەی باڵای تەندروستی و سەلامەتی چاویان لەسەر ئامارەکانی توژبوانی ڕۆژانەیە کە ئەگەر هەڵقشا ڕێکارەکانی خۆپارێزی تونند بکەنەوە هەر لەو چوارچەوەدا تیمەکانی تەندروستی بە شوێنە گشتیەکانی بەغدایە بڵاویان پێکراوە تاکو پشکنینی ڕاستەخۆ بە هاوڵاتیان بکەن و ڕێنمایش بۆ کەسانە بدەن کە تاکو ئێستا بڕوایان بە مەترسی ڤایرۆسەکە نییە ئەم هەڵمەتەمان بەردەوام دەبێت لە هەموو شوێنێکی سنووری فەرمانگەی تەندروستی ڕەسافە ئامان زمان هۆشارکردنەوەی هاوڵاتیانە بۆ بەستنی دەمام و دوورکەوتنەوە لە یەکتری بەمەودا 1 مەتر لە نێوانیان بەلای کەمەوە لە پێناو پاراستنی ئێمە و خۆی و خانەوادەکەی هەوڵەکانی ئێمەی تەندروستی کار بۆ ئەوەیە هاوڵاتیان بە ڤایرۆسی کۆڕۆنا ئاشنا بکەین وەزارەتی تەندروستی عێراق بە فەرمی ڕایگەیاندووە کاوشەوەی کۆرۆنای ئاسایی کۆرۆنای گۆڕاو ڕۆژانە لە عێراق تۆمار دەکرێت نیشانەکانی زووتر دەرەکەون و زیاتریش لە لەشی مرۆڤدا بڵاو دەبێتەوە بۆ کەسانی دیکەش خێرا دەگوازرێتەوە بە تایبەت لە نێو چینی مناڵان و گەنجان بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوو ڤاکسینەکەی بگاتە عێراق و 120 پشتی هەرێمی کوردستانە کۆتایی ئەم مانگا یەکەم کاروانی ڤاکسینی کۆرۆنا دەگاتە عێراق ئێمەش بڕیارمان داوە پشتی هەرێمی کوردستان وەک هەر بەشە دەرمانێکی دیکەی فیدراڵی کە دابش دەکرێت ڕەوانەی هەرێمی کوردستان بکرێت لە ڕێگای کۆمپانیای کیمادەوە کا پێشتر ئەو ئەرکەیان لە ئەستۆ گرتبوو کۆرۆنای گۆڕاو لە تاقیگە ناوخۆیەکانی عێراق تۆمار کراوە کاتوانای بڵاوبوونەوەی خێراترە نیشانەکانی مەترسیداترە و زۆرینەی ئەوانشی کە توش دەبن منداڵانن ماوەی 15 ڕۆژ قەدەغەی هاتوچۆ لە عێراقدا ڕاگەندراوە کە ڕۆژانی پێنجشەممە تا یەکشەممە سەرتاسەریە و ڕۆژانی ئاسایی لە کاتژمێر 8 ئێوارە تاکو 5 بەیانیە وەزیری تەندروستی عێراقیش هۆشداری داوالەوەی کە کۆرۆنای گۆڕاو ببێتە جێی مەترسی چونکە لە بەشی کەرخی بەغدا و کەربەلا و نەجاف لە کۆنتترۆل دەرچووە. لاگەری پابەند نەبوونی هاوڵاتیان بەڕێنمایە تەندروستیەکان بۆ خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا ئەوە حکوومەت ناچارە بەردەوامی بدات بە قەدەغەی هاتوچۆی گشتی و سەرتاسەری بەڵام نەک بە شێوەیەکی کاتی بەڵکو بە درێژایی چەند مانگێک وەکو ساڵی پار بۆیە وەزارەتی تەندروستی تیمی گەڕۆکی لەم شێوەی داناوە تاکو هاوڵاتیان پابەندی ڕێنمایەکان بکات. شوان جەباری کوردستان 24 بەغدا. ئەوە کە بینیمان لەوێ ئەوان بە فەرمی ینی ڕێکارەکانیان زۆر تونتر کردو چکە ژمارەی توشبوون زۆرە ڕۆژانە لە نزیکەی 3500 کەس بەرەو سەرەوە زیاتر تووشی ئەم پەتایە دەبن و
وەکو ئەوی کە باسیش دەکرێت گۆڕانکاری لە هیچ لە ژمارەکە زیاد بووە لە تەمەنەکەش وەکو لەوێ هەستی پێکراوە لە بەغداش هەستی پێکراوە کە مێرد منداڵ و ئەوانش هەیە لەنا ئەو کەسانی کە تووشی ڤایرۆسەکە ئەبن کەواتە ئەمە خۆی توانین بڵین وەکو پەیامێکی ینی بە هەر تەنها نێگەتیڤ سەیری نەکەین بەڵکو بڵین ئەمە وەکو تەجروبەیەک ئەوان ئێستا حاڵەتەکەیانوێت و بە ئێمەوامان لێنێت بەپێی ئەو ژمارانی کە ڕۆژانە زیابێ بێگومان گۆڕانکاری ئەبێت لەسەر ڕێو شوێنەکان بەسەردابین دەست خۆش سپاس بۆ هاوکاریەکە. دکتۆر جەگەریش داخڵی ئەم گفتوگۆیەکەین ئەو ئێستا ڕاستەوخۆ لەگەڵمانە لە کۆلۆرادۆ دکتۆر ئەم کاتت باش ماندوو نەبێ زانام دوای دەوامیش کاتێکە بۆ ئێمە ئێستاش ئازام هەر لە دەوامی سپاس دەکەین کە کاتێ بە ئێمە بەخشی لەسەر با ئەکسەر بە بڕۆینە ناو مۆزوعەکەەوە لەسەر ئەم گۆڕانکاریە کە لەسەر ڤایرۆسەکە هاتووە قەلەقی و کۆنسێرنی تۆ چییە لەسەر ئەم گۆڕانکاریە و بە تایبەتی ینی خۆشت باشە زانی ناتوانرێ خۆمان مقارنەی وڵایەتە یەکگرتوەکانی ئەمریکا بکەین کە یەکێکە لە وڵاتانەی بڵێم چی ڕۆژانە ملیۆنێک ڤاکسین بڵاوکاتەوە ئەگەر هەڵە بم بۆم ڕاستکەیتەوە یان ئەگەر زیاتریشە پێمان بڵێ ینی ئێمە ئێستا لەم حاڵەتە چی بکەین باش بەرێز و سپاس دکتۆر هەسڵاو و تەسڵاو و میهێوانên بەرنامەی وەلو بنێت نظام کۆ میهێوان بزڵابێت کینە ئەسنوکە گەیشتمەوە ئەزل دەوامێ بەس با من میوانەکان پێ بڵێم دکتۆر شێروان ڕەحمانم لەگەڵە کە سپۆڕی نەخۆشیەکانی هێنا و کارەندامزانیە و دکتۆر زاناش خۆی سپۆڕی بواری ڤایرۆس ناسی ئەوانەیە ئەویش لە سلێمانیەوە لەگەڵمانەیە سەرچاوا و پیرۆز بیتن تو بوویە باب بجارە دوێ زۆر سپاس مەمنون زۆر سپاس دەکەم دکتۆر جەگەر براستي نسبتي فيروس كورونا طبعا مجرادش احتمال بحث كير بيتن شوايك مستمرة تجوهرين أفجورين متوقعا چونكي أفجوري فيروسيا بيجي فيروس RNA أفب شوايك بردوام تينا جوهرين وأفجورين جلكت متوقعا زانست بيولوجي ده وباتازاني ده لأفجورين تشوي مثلا بريطانيا كو الهيفا يانزدا ودوانزدا الكتبون دیار بوده که نزدیکا 17 گوهرینا یک دم دا چه بونه ماده نووی دا انکت RNA ویروسی دا هر وصل جی عندك جور دیجی درکتی یعنی نشه بيجين جور امشين بيجينك طاي دي درکت الزنجير دي درکتی جنوب افريقيا باشور هر وصل جي كدي درکتی بين P1 البرازيلي وطاي كنيش دركت كاليفورنيا الامريكا افطايا ديارتيان كوديسان خاله كي اف فيروس الشتن قالك بشوايه كي مازن خب جوهريتن خاله كديا جرينت دا حتى انه كي اف هرشار طاين نين دركتي فيروس كورونا شكلاف ديار بتنكو خيراترن بوفاغوهاستني لكوجكتر نينا يعني شناحيه بيولوجي با شنات جوهرين كوجكيا فيروسيدان ليه دما فيروس تفاقو هستم شواكي خيرا وقالك خلكي فات جريتن دمكي كيم دا اكيد بتاجر هندكو بشواكي اي نا اكسر غير مباشر بتاجر هندكو جمرة افكاسنجان خوش اسم بترلي بهيتن چونكي امزلاني هرقا بحالات بترلي هاتنش جمرة تختانو وهروصان شيانن كارتن صاخلمي وهروصان دمو دزقان صاخلمي هنجي اوتوماتيكي امزلاني جيدي ريجامريان جي بترلي هيتن زۆر باش خاطر ديوا جرينت دا اوكو بري اف غورينا تشيبن فيروس عند راستي بحثك هاد بوكرين الهارفارد وتدا ديار كبو نساخك بتني تقريبا 6 هيفا فيروس ما بولداف هذه نساخ عندك مشكلات مناعيها بون برجريويه كيم بويا وبويا اجر عندك تشاندين طفره وجوهرين فيروس اللي تشيبه من دافيكاسي طبعا اف بحثات انا شركرين بس قالك بايخه كما اظن ورنجرت شلون زانستيفا حتى باش ينجب هيفكي اف جوري نجي دركتي وديار بيكو اف جورين تشيدبن ولو بشكل فرق مثلا اف فيروس جنوب افريقيا بشكل فرق شيء برازيل بشكل فرق شيء بريطانيا لهميان وديال اف حالة امريكا تديتن الهيفانه وبري هيفانه طبعا هو بديتن الوصل ديار بتمكو دو جورين فايدة انكو سودي ديال فيروسي اف جورينا سودي ايكي اوكو وقت كتنكو فيروس بشيتن بصلاحيتر داخلي لاش مروفي بيتن يعني بتر تحديد يوم مروفي بتليتن
هەروەسانژی خاڵکا دی وەرد کەتمکو پترشت خوفەشێری تنجی شکو ئەندامێ بەرگریە ڕاستیە بەچەند نەگەلێک خەتەرە دکتۆر جەگەر عفو پێت دەبڕم لەسەر ئەو مۆزوعی کە ینی باسی توشبوونی منداڵەکرێ ینی مەسەلەن چی زانیاری تازە هەیە یان مەسەلەن لە ئەمریکا چی لەسەر دەڵێن و مەترسیەکان لەسەر ئەم بابەتە چییە بەڕاستی ئەو بۆتە پرسیارێکی زۆرێک لە دایکان و باوکان پەیوەندیان پێوکردنی و لەوانەیە پرسیار بێ بۆ ئێمەش بۆ هەر هەمومان کە بەردەوام دەرکای قوتابخانەکان کراوەت و قوتابیەکان ڕۆژانە چەند دەرسی خۆیان لێ خوێن دیسان جارێک دژی تووشێ یان مشکی من بخوێنی ڕاستی ئەس vê نقطه بالضبط بێژم یا زارۆکان ئەمریکا دیار بووە و ڕێژە زارۆکە gelek pitir lê hatiye şikevin da ji berê hingî da دیسان jî me çi behethîne ku me diyar biketin ku van zarokê hemiya ev curên an ev tayên niyên virûsê koronayê li defeyn bes zêdebûna heletan dev zarokan rastî cihêgûmaneke mezin e ku berê hingî em zaniye ve salekî ev virûsê mewcûd e COVID-19 û me hezar kir ku zarok kêmtir tûşit bine. Lê dîsan jî rêja kuştina dev zaroka pitir lê nehatiye. Bes ji berendê ku ihtimala heyî, ihtimaleka mezin jî heye ku ev tayên niyên vîrusan pitir rêjeka pitir zaroka bigirin, dibîte egerê hindê ku vekirina qutabxana bîte cihê rastî me tirseka mezin. Gera cara jî me gotiye ihtimala yani datayê biyolojî me nîne bes me datayên petazaniyê tên. Her cihekir, her gavekê qutabxana hatîne vekirin, demê petayê koronayê da careka dijî piştî heyvekî du heyvet hatîne girtin ve. Ez Colorado me meselen li heyva hev da ji mara heletan gehejbû kêmtir ji 10 heletan rojane. Piştî medrese hatîne vekirin 3 esbu'a, du heta 3 esbu'a welê hatin yani xizmetguzariyên xestê teqrîben hatine mezaxtin pirêja 98 sadê yani 100 sadê ihtimala textên xestan hatbûne karînan bi carestariya heletên korona û heleta korona gehişte pîkekî an ku pîkeka geleka ya bers. Dîsan ji Brîtanyayê tu berê xwe bidêye, heyva nehda halet wextê medrese vekirî heyva nehda حالات dev zarokan pitir lê hatin û halet welatê jî bi şekilekî giştî pitir lê hatin lê taban pîka master ew bû pîka master ew bû wextê ev curênî virûsê dereketî heyvayan hêva dansa. Gelek cihindî mesela San Francisco'ya berê xwe bidêne li Amerîka, bajarê San Francisco wilayeta Kaliforniya kêmtirî ji mara heletanê tên li Amerîka ihtimaleş birwar bikin gel bajarên mezinê Emerîkî lê xaseka geleka girin dev San Francisco ew ye ku حتى نوكي جي مدرسة هاتينا فكرا براستي بوشي أسبينا مدرسة خطرا يا يكي چونكي زارو كلك زاروكا احتمال نشان دف بيدانا بنو بتاجر هندكو إيش فكو هزم بيب حسنكو بنشانة إيش الدفعي خالقا دي يا دي صاجرين كي وقت مروفة كي بالغ يمازن توش بده فيروس كورونا شد خو فدرك غرفة كي مثلا دروجكا هيدا كي دو حفتي كو شندت كيشيدن بس زاروك نشط خو فدرك ناتواني خوي بتانيا ايزوليشن كه راست بالضبط باجي بتاجر عندك مال خطوش بكته خالق دي مثلا عندك مال تن بيجرن بريمان تندرستي انا مثلا درنا كيفن ماسكوب كارتينن لوقت فكرنا قطبخانه بو اجباري ومجبور بن بچكي خفرك قطبخانه اوهنگي ود نوتن دي اوجي توش بنا فيروس كورونا اگر چه خوب پارزنجي دوكي پنجره كي بو فيروس بيتن كو داخلي ملاوانجي بيتن جبران دي اسبينم يعني دسبيكي جو موجود بو برياره فكرنا قطبخانان احتمالش نوع شرخ پتازانی و نه درس بیتن لازل امریکا اساسا که کودان کردستان چوانه که چه ضغط که احتمال فشار که یا شعبیها بیتن سر حکومت احتمال بوارد اقتصادی علاقه به بن احتمال موضوعي منهج دوا كوتني خويندن اوانش بس من هیوادارم يعني او بیرکردنەوەی او پیامی توش يعني کەسانی بەرپرس گوێبیستی بوو بێتن و بەو شێوازەی کە تۆ ئەڵێی يعني ئەوانیش جارێکتر ئەکیدم هەڵسەنگانی بەس لەبەر خاتری قسەکانی تو جارێکتر هەڵسەنگانی بۆ بکەنەوە من دەچمەوە لای دکتۆر زانە لە سلێمانیەوە دکتۆر گیان ببوورە ڕاشمانگرتی بەڵام پرسیارەکە باوا لێ بکەین ئەم ڤایرەسە ئەگەری ئەوەی هەیە گۆڕانکاریەکی وا بکە ئەم جارە سەری خۆی خۆ بخوا یا مەسەوەکو مەسەلە کوردیەکە ئەڵێ خوا غەزەبی لە مێرولە کرد باڵی بۆ دروست کرد یان وەکوتە چۆن ئامێریستێن سڵەکە خەلەلێکی تێکەوێ بەو شێوە بۆ ئاقارەیە بیا و پرسیارێکی تریش با بە نەوعێکی تر بکەین بۆ نمونە کەسێکە پرسیاڵێ یعنی من گۆڕانکاریەکی ترە بینم کۆڕۆنایەکی نەوعێکی ترە بینم یعنی وەکو ئەنفلۆنزای لێت ئیتر نەوە لە دوایینەوەی خۆی
بەڵێ کاکە ئەوە ئەمڕۆ تووشی کۆڕۆنا بووی ینی شتێکی وا احتیمالی هەیە ڕووباوکە چۆنە ساڵێت تووشی ئەنفلۆنزا بووی بەڵێ بێگومان بەڕاستی بابەتی گۆڕانکاری لە دروستبوونی پرۆتینەکانی ئەم ڤایرۆسە بەردەوامە یعنی ئەو کە وەکو بەکارهێنانی ئینزایمەکە و دروستبوونەوەی خۆی کۆپیکردنەوەی خۆی بە شێوازێکی ئامانجدار ناکرێ یعنی بۆ نمونە ئەگەر بابەتەکە لە ئەوەیە سیرکەین بۆ نە ڤایرۆسەکە هیچ کۆدێکی ئەوتۆی پێ نییە کە بزانێ خۆی بگونجێنێ لەگەڵ بڵین ئەو دۆخی کە تایەتی چونکە خۆتان نەزانن جینۆمی ڤایرۆس و بۆ ماوەمادەی ڤایرۆس و بە خۆی شێوە بوونەوەرێکی زۆر سەرەتاییە یعنی ناتوانێت هیچ حاڵەتێکی تر بکە کە تایبەت بێ بەخۆی وەکو ئەنجام بەڵام ئەوەی کە گرنگە ئەو گۆڕانکاریەکە ئەنجامەدا بە حکمی سروشتی ئینزایمەکە کەواتە ئەم گۆڕانکاریانەش بەڕاستی پێیوەستە بە ژمارەوە یعنی ئێستا بینین بۆ نمونە یەکێک لەو نمونە ئاساییانەی کە هەیە لە کۆڕۆنای گۆڕاوە ئەبینین کە نیشانەکان لە مناڵانە دەرئەخات کەواتە ئەم بابەتە پێشتر بوونی هەبووە بۆ نمونە ڤایرۆسەکە بە چەندین گۆڕانکاری ترا ڕۆیشتووە لە ناو مناڵانە بەڵام ئەو جۆرانەی کە دەرچوونەتەوە بێگومان وتەکەی دووەمیشت هەر تەواوە لەوە ئەچێ بە سەدان و بە هەزاران گۆڕانکاری تر لە بۆ ماوەمادەی ڤایرۆسەکە ڕوویدا بێ و سەری ڤایرۆسەکەشی خواردبێت چونکە ئەو پرۆتینانە ئەگەر تۆزێ قوڵتر ببینەوە لە بابەتی کۆچی پرۆتینەکان لە ناو خانەیە ینی حاڵەتێکی تایبەتی پێوترێت کۆکردنەوەی ڤایرەس یعنی ڤایرەس کاتێکە چێتە ناوخانەوە جینەکانی دابەشەکە بۆ چەند شوێنێکی دیاریکراوە بەتایبەت بنمونە ئەو ڤایرۆسانی کە جۆری ئاڕەنەین لە ناو سایتۆپلازمی خانەیە دەستەکەن بە کۆپیکردن و لەبەرگرتنەوە بەڵام پرۆتینەکان کاتێک دروستە بن بێگومان پرۆتینەکان بەرهەمی لەبەرگرتنەوەکەن بەرهەمی جینەکانن ئەوان وردە بەرە و ئەندامۆچکەکانی ناوخانە گەشتەکەن یاخود کۆچەکەن بۆچی بۆ ئەوەی تەواو پێ بگەن یعنی ببنە پرۆتینێکی پێگەیشت و کاتێک کە ئەگەنە پرۆتینێکی پێگەیشت و ئەم پرۆتینانە نیشانەیان لەسرە نیشانەکان وەکو چۆن ئێستا ئەگەر تێبینی بکەین کاتێک کە شایی کوردەواری دروستە بێ ئەبێ کۆمەڵە خەڵک دەست بگرێ اینجا ڕیزێک دروستە بێ لە شاییە ئەوانیش بە هەمان شێوە بە شێوەیەک لە شێوەکان ئاوێتەی یەکتر ئەبنەوە کە ئاوێتەی یەکتر بوونەوە ڤایرۆسەکە دروستەکەن و دواتریش ڤایرۆسەکە دووبارە لە خانەی توش بووەوە جارێکتریەتەوە دەرەوە و هەم خانەخوێکە خۆی تووشەکاتەوە لە هەمان کاتیشان لە ڕێگەی دەمولوت و دەردراوەکانی مرۆڤەوە یەتەوە دەرەوە و کەسانی تریش تووشەکە لەم حاڵەتانەیە بڵێ هەردوو بۆچوونەکەی جەنابەت تەواوە ئەکرێ بێتە هۆی لە ناوبردننی بەڵام لە هەمان کاتیشە بە سەدان و بە هەزاران گۆڕانکاری تر هەیە کە کاریگەری لەسەر ئاماژەکان لەسەر نیشانەکان دائەنێ و ئەکرێ نیشانەی تونتر ئەکرێ بەداخەوە بکوشتر ببێ نمونەشمان زۆرە لە بابەتی خێزانی کۆرۆنایە بەگشتی چونکارۆکو ئەزانن کە کۆرۆنا وەکو ڤایرۆس لە ساڵی 1930ەوە بە دیاریکراوی ناسێنراوە و دواتر لە 1940ەوە ڤاکسینی بۆ دروستکراوە و هەر ئەم ڤایرۆسەش چەندین ڤایرۆسی تری لێبۆتەوە کە لە ساڵی 60ەکانە سەرەتا ڤایرۆسەکانی توشکردنی نەخۆشیە بڵین نەخۆشیەکانی کۆندامی هەناسە لە مرۆڤ دەست پێەکە و دواتریش چەند جۆرێکی تری لە سەرەتای 2000 کە سارسیەکە و دواتر مێرس کە 2012 و 13 و وەکو پێم وابێت تاکو ئێستاش بەردەوامی هەیە بۆیە کۆرۆنا لە گۆڕانکاری بەردەوامە و ئەوەی ئەویش پێویستی پێیەتی تەنیا درێژەدانە یاخود بوار بۆ دروستکردنە بۆ خۆ کۆپیکردنەوەی کە هەروکوەزانن یەک ڤایرس ئەڕواتە ناوخانەیەک بەڵام بە ملیۆنەها ڤایرەزیەتە دەرەوە کە ئەگونجێ بەشێکی زۆریان لەو گۆڕانکاریانەی بەرکەوت بێ کە ئەنجامی داوە. دکتۆر زانە حەمید زۆر سپاس بۆ زانیاریەکانت دڵنیا بە ینی ئەمە کۆتاجار نابێت کە ئێمە میوانداری بکەم سوالی زۆرمان ماوە زانیاری زیاترمان ماوە ئیشاڵا گۆڕانکاری زیاتر ڕووناداگەر ڕوشیە بەرەو ینی بۆ خۆی زەرەر بێ بەس هەر کاتێک گۆڕانکاری هەبێت لەم ڤایرەسەیە ئێمە پێویستمان بە جەناب و بە وتەکانی جەناب دەبێتەوە. زۆر سپاس بۆ دکتۆر زانە حەمید کە
ڕاستە و خۆ لە استودیەکانمانەوە لە سلێمانیەوە لەگەڵمانە بوو جەنابەت وەکو پزیشکی پسپۆڕی بواری ڤایرۆس ناسی لەگەڵمانە بووی زۆر سپاس دەکەم. سەرچاو دکتۆر شێروان گۆڕانکاری ڕووبایان ڕوونەیە ینی تۆ بۆ خۆی جارە لە ستۆدیۆ بووە تۆزی حەقیشت خورا بۆی ڕووبا ڕوونەدا ینی مەسەلەن ئەگەر با بڵین هەر ئەو کۆڕۆنایی مانگی 12 دەش بێ بەڕێی تۆ ینی مەسەلەن چی فەرقەکە؟ ینی ئەوە زانیمان ئەوە تێبینیەکان هەیە ینی فەرقێکی وای کردووە کە ئێمە بێخەمتر بین یان بالعکس ئێمە زۆر گرنگە بە نەزانم تۆ بە گەشتبینی سەیرێک بە گەشتبینی گەشتبینیش بەعزێ جار لە مۆزوعی ڤایرۆسە لەوانەیە شیرێکی دوودی و بێ هەردوو لای دەستمان ئێستا پێ دەڵێن بۆچی گەشتبینی بە گەشتبینی من وەکو سیرکردنی بەرێن بابەتەکە بە شێوەژی گشتی بە گەشتبینی تەمەشای دەکەم بەڵام وەکو پلان خۆم وامانی دائیمەن خراپترین سیناریۆ لە پێشە خۆمدا دەنێم بۆیە باشتر وایە وەزارەتی تەندروستی وەزارەتی بڵێن ناوخۆکەوانە ڕاستەخۆ لەگە وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵەکانە زۆر ینی برێن کارەکانیان با بڵێن لەسەر ئەو بابەتەیە خراپترین سیناریۆ لە پێشە خۆیاندانە خراپترین سیناریۆ ئەوەیە کە خوا نەخواستە ژمارە یەکجار زۆر توش بیتون و حالەتەکە ینی نزیک بیلەوەی لە کۆنتترۆل دەرچی بۆیە لە ئێستاوە بە نەخۆشخانەکانمان ئامادە بن شوێنەکان ئامادە بن ینی پلانمان هەبی چی بکەین لە هەنگاوی یەکەم و دووەم و سێەم پلانی ئەوەی قەدەغی هاتوو هەموو شتەکان بە ئامادە بیتن لە کاتی گونجاو جێبەجێکن ئەوە یەک دوو تکام وایە هەروەکو ئەمن لە چەندین شوێن خوێندیت بۆ ینی پێداچوونم بۆ کردیا قوتابخانەکان نەبنە یەکەم شوێن بۆ داخستن و دوایین شوێن بۆکردنەوە بە پێچەوانە بیتن چکەوە ئەوەی کەم دەیبینم و وایە بەسە بۆ نمونە تۆ لەم خاڵەیانە لەگەڵ دکتۆر جەگەر بەڵێ ینی جیازەکەم بۆچی بازەکەم پێشتریش زۆر پێت باش بڵێتەوە کە هەموو شوێنەکان کراوە بن تەنها قوتابخانە داخرا بیتن منداڵەکەی من و منداڵەکەی تو سەیری تەلەڤیزیۆن دەکات سەیری سۆشیال میدیاکە دێ بۆچی تەنها قوتابخانە شوێنی منداڵێک یاریەکان زاروێ کرێتەوە شوێنی مەلەوانگەی زاروێ کرێتەوە بۆی ئەوە کەمەگانی ئەوەیە با بڵێن پرسیار لایەن پەیداری بتن بە لایەکە باسکەن بۆچی گەشتبینین گەشتبینەکە ئەوەیە لای هاوڵاتیان ئێستا زانیارێکی باشتر هەیە لە ساڵی پێشتر دوو بوونی ڤاکسین ئێستا گەیشتن ئەو قۆناغی داوای ژمارە بکەین نەک داوای دروستکردنی بکەین بۆ چەندی زۆر هەیە سێ پزیشکەکان ئێستا باشتر شارەزای باشتریان پەیداکە لە چارەسەرکردن چوار حکوومەتیش ئێستا کە زانی چەند خەستەخانەی پێویستە چەند ئۆکسیزیینی پێویستە چەند بێدی پێویستە چۆن هەنگاوەکان دەکاتن و لەلایەنی نێودەوڵەتیش ئێستاکە زانیان هۆکارەکان چۆن دەبیتن ئێمە لەلایەن خۆمان لە ڕۆ پزیشکەکە لە ڕۆ ئیداریەکە زانیاریمان زانیاری زۆر باش هەیە لەوانەیە بڵێ نا ئێمە بەرگری بە کۆمەڵمان دروست کردووە نەماوە ینی من زیاتر ئەو نوعە بەسانە ئەو نوعە ئاخەوتنانە یان هەندێک جار پیشاندانی دنیا کە ئەنەما ئیتر هەموو شتێک گۆڕاوە و هاتوۆ سەر باری ئاسایی خۆی ینی ئەوانە تۆزێک ئەو پەیامانە لەوانەیە پەیامی خراپ بن بە نێگەتیڤ ینی تەسیر لە هاوڵاتی بکە بۆیە من گەشتبینیەکە وەکو ئەوەی کە دکتۆر جەگەریش باسی کرد ینی کە وەکو جەنابیش تێڵی ئەو زانیاری هێنتا ئێستا لە بەردەستە کوشندەتر نییە وانە دوو شتێکەش هەیە چارەسەرکردنەکان هەتا ئێستاە ئەو گوتم بدایەت گوتمێن لەوانی شتەکان بگۆڕدرێ بەڵام هەتا ئێستا تقریبان هەمان چارەسەرکردنە ڕێگاکانە هەنگاوەکانە و خەبەرە خۆشەکەیش کەورەکە گەشتبین بین ئەوەیە ئەگەری زۆرە ڤاکسینەکە بۆ نەوە نوێیەکانیش ببی بۆ سترێنە نوێیەکانیش بیتن ئەتا ئەو ڕۆژەی دەگەینە سترێنە چی لا سامەحەڵڵا خوا نەخواستە کە دژی ئەو با بڵێن ڤایرۆسە دژی ئەو ڤایرۆسە ینی هیچ نەکات ڤاکسینەکە هیچ نەکاتن بەڵام ئەو ڤایرۆسە وا پیشان دەداتن کە تازە دەمینێ و ماوە بوو بە ساحب ماوە و لەو بڕوایشم بە بۆچوونی خۆم بە تێگەیشتی خۆم ڤاکسینەکەش وەکو ڤاکسینی ئینفلەوەنزەی تازە دەبی ماوە ئەپدێت کرێتەوە ئەپدێت کرێتەوە بەڵام لەوانەیە ماوەکی زۆرتری بوێ هەتا بە تەواوی خۆی بگۆڕیتن بە شێوەیەک
بەرگری لە شیشمانێ ناستەوە ڤاکسینەکەش بەرەم پێنێوری باش ئەمە چی بکەین وەکو هاوڵاتی چی بکەین بەردەوام بی لە خۆپاراستن زۆر گرنگی بە بەرگری لەشمان برێن چونکو باشترین چەش ئێمە و باشترین دەرمان و باشترین چارەسەرکە سەلماندی خۆی سەلمان کە زۆر باشە بۆ ئەوەی زاڵبی بەسە ڤایرۆسەکە بەرگری لەشە هەتا ئەوڕۆ نەگەیشتن ئەو قۆناغی برێن وەڵە ڤاکسین کۆنتترۆڵی کردیا بۆیە چەندی گرنگی بە لایفستایلی بدەین بە خواردن و بەنووسن بە بەرگری بدەین ئەوە زۆر گرنگە بۆ ئەوەی لەسەر ئەو جیلە نوێیش کە ڤایرۆسکە دێتن بۆ وەرزشی بەتەنێ و چوونە ئەو زۆر گرنگە بەڵێ زۆر باشە دکتۆر جەگەر پەیامی تو ینی بۆمان کە بە دوو بەشەوە بەشی یەکەمیان گەیاند کە مەسەلەن لەسەر مەسەلەی قوتابخانە و خوێندن و ئەوانە قسەت کرد ئێستا ئێمە لە چ مەرحەلەیەکین حالیان کوردستان و چۆن دەبینی بە تایبەتی کە ناوەڕاست و باشووری عراق هاواریان لێستاوە ئێستا ئێمە لەسەر مستەوای هاوڵاتی چی بکەین باشە بله راستی برای من يعني ام يلدسبيكا بيلاكا نية فيروس كورونا وترسى من اول كواف بيلا دوي يعني تنتر بتنجش بيلا هيك شوكي جالك جهان بيلن دوي وسي تنتر هاتيناش بيلن اولي نكو تشتكي خاص هاي بيلا دوي فالي ديسان احتمالا كم مظنة هاي كواف فيروس هاتينا جوهرين بشن جمالك مصدر خلكيتوش بكناش كما قلتي از بینم يعني احتمال هيفا سي و هيفا 4 الكردستان جي بلاكولي دست بيجتن اگر ام بيس عند جوهرين انا كين او جوهرين شنو جوهريش سر است تاكي كسي از بینم دیسان بيجري بريما تندرسي دي بكارينانا ماسكان و هروسان دير كفتنش كدل جهن گشتي از هضم كردستان بري فتره كي راستي يعني وكي كالتور ما نبو يعني إخو باراستاني حتى أجي مثلا قالك زحمة الكردستان إخو بارزي كالتو روجا كي ماسكي بكي دواب كي سياب كي هفالتين هيك أوجي مشكلة كادية يعني أف فيروسا أخذت بيها قضية فيروسا وبتايان مصير تجريدا مصير خلكي كهمية خلك همية بيجرنا بيتن توشان خو بارز احتمال توجي توش بيها احتمال توش بيها تجي بتلتين شبه هندي ما أف كالتورها كما هابيتن تايبتيت فيتاميدا يعني أف شهر العسل لما بري فترة كي كو ام يعني كورونا جمراتنا خاري وما خو بتر يعني ريلاكس كيت حياته خدا وحياته خو فكر يفا اس حس كم جارك دي ام بزفينا حذرفه ام تشيربين ام خو باريزين وقت تاكيكاس وكو حكومات از جالك مرزاي بوچونا جناب دكتور شيرواني لاسبينم قد فكرنا قطب خانان جالك خطره فيداميدا وأسبينا مشيكو أف نواني كمبيوتر زاروكو عندي كيرنو وتنافقوا ريخ زاروكو عنده احتمال بتا أجرك كم مدرسة بتا خطرترين دزقا بهتا فاكرين فيداميدا أكيد أزجل عندي مشيكو مثلا مطعمة والكافيه وجي هكر كاباسيتي وان جمروان كسافة تناوري كم ترلي بك مثلا كل أمريكا بالسوبيش حتى سي صادنا كو حقي هاي خلتي لو بيتنو بتشتاوان جهان أبج احتمال كارتكنا كده باش هبيتن لأسبينم ديسان بريارة فكرنا قطبخانة بيش وقت بو وسيبيت كم جارك ودي بين جرتنا إن شاء الله توقع كان وأنا بلام دوباره هي ودارم ك سكانت بهندور بجيري وسكان دكتور شيروانيش يعني بالانس يقل بيني قصي هردوكتانا بشيوازي هو دروس بكريك اما بتوانين دكتور شيروان زارو كانت عمري قطب خانه هيتي بس بين ماله بس لبو راس كنوي اما حتى جماره كان من كم بيتن دەتوانین ئەو شتەی زێبەکەن ئەکید کە ژمارەکان زیادی کرد بەڵام نەک ئەم بتم تەنها قوتابخانەی داخم ئەو کێشەی دەبوو کە تەنها قوتابخانەگەر وەختی بەرنامەکەم کەمەوە ژنا 5 دقەیتری لەسەر وایە قەناعەتمان پێ نابێویش بە دکتۆر شێروانیش بەس قوتابخانە داخشەوەکانی کراوە بیتن زاني أفد ديار كتنكو فعلا يعني أفيروس حتى ما كتش اتفاق سامنينا يعني أخونا دكتور جي قالك زانستيها وبترد واقعي جدا طبعا واقعي كردستاني زانيتن از الدير مش واقعي كردستاني لازم شوية جشتيت بجم يعني از بين مثلا النقطة كنت جي قالك مهم شيء يعني راستي بواريد ما بين خلكي حكومتي دا قالك وكيرنجا فيجا كس بس ملاحظات كم حكومات بيجيت النواني داخل بوي انجي مدرسة فكري
احتمال خلقي دي بيش في مدرسة فكري دا ما توش كان فجأة كنت مدرسة بجرنا بقى كي حكومة مدرسة بجري تندبيجن بنا حكمة بري دوس بوع مدرسة فكري جرتي فجأة كنت دا معاشرة مثلا يعني أبغى مشكلة كنت يا راسي إذا قالك توردية مثلا كردستان ده هاي الدكتور شيروان بترش تدقيتنش من يعني از بشواكي وكي بسبورة كي بتزاني بشواكي يزانستي صرفت أغفم بس اف بريارة مفروضة فعلا يعني كارتكين السياسي تذهبن ديسان فاكتورين اقتصادي تذهبن فاكتورين اجتماعي تذهبن جبرهم دي اسبيل محل وصل كي ما بين رأي من ورأي دكتور شيرواني اگر نكاجي نجرن احتمال اسبيجم بشي هيفا كادي ان هيفا سيدا بين جرتن دي باشا ان شاء الله هربرو باشي الروين لبيني گەشتبینیەکەی دکتۆر شێروان و لە بینی هۆشداریەکەی دکتۆر جەگەر ئێمە لەو بینەیە پێتانەڵێن خۆپارێزی تاکە ڕێگایە. زۆر سوپاسی دکتۆر جەگەڕێکانی و دکتۆر شێروان ڕەحمان دەکەم کە هەردووکیان لەگەڵمانە بەروها سوپاسی دکتۆر زاناژەکەم. کۆڤید-19 ئەم شەومان کۆتایی هات تکایە پابند بن. ئینشاڵڵا هەموو ئەو پێشبینیە خراپانەی کە لە ڕووی زانستەوە لەوانەیە هەستی پێ بکرێت هیچی نێتە دی بەڵام بڕوا بکەن ئەگەر هاتوو ئێمە التیزام نەکەین و خۆپارێزی نەکەین ئەگەری ڕوودانیان زیاترە لە ڕوونەدانی هەموو لایەکتان هەر تەندروست بن.